ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بەسەر دیێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. سەپاندنی 2 ساڵ زندانی تازیری بەسەر هاوڵاتیەک لە پارێزگای فارس. بەردەوامی دەست بە سەرکرانی و مەترسی لەسەر گیانی بەندکراوێک لە زندانی تاران. گواستنەوەی بەندکراوێک بۆ زندانی ئێڤین و بردومانکردنی ژێرخانە مخابەرەتیەکانی ئێران و گیان لە دەستدانی خەڵکی مەدەنی بەهۆی هێرشەکانی ئەمریکا. درێژەی هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەرپرسێکی پارتی ئازادی کوردستان ڕایگەن بنکە و بارەگاکانی پارتی ئازادی کوردستان بە چەندین درۆنی انتحاری بە ئامانج گیراوە. بە پێڕاگەیاندراوی بەرپرسێکی پارتی ئازادی کوردستان سوپای پاسداران بە درۆنی انتحاری هێرشی کردۆتە سەر یەکێک لە بارەگاکانی ئەو حیزبە لە شاری هەولێری هەرێمی کوردستان. بە وتەی ئەم بەرپرسە لە ئەنجامی ئەم هێرشەدا 8 ئەندامی ئەو حیزبە بریندار بوون. شایانی باسا کە تاوەکو ئێستا هیچ زانیاریەکی زیاتر سەبارەت بە دۆخی تەندروستی بریندارەکان یان ئاسی زیانی مادی بارەگاکە بڵاو نەکراوەتەوە. سەپاندنی 2 ساڵ زندانی تازیری بەسەر هاوڵاتیەک لە پارێزگای فارس. بە پێی دوایین زانیاریەکان مریەم دریسی هاوڵاتی خەڵکی پارێزگای فارس لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامی و حکمی 2 ساڵ زندانی تازیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو مانگی خاکەلێوەی ئەمساڵ بە تۆمەتی تەبلیغ دژبە ڕژیم حکمی 2 ساڵ زندانی تازیری بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە مانگی خەزەڵوەری 1404 هەتاوی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆتای هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ناوەندەمنیەکانی ڕژیم مانگی ڕەشەمەی هەمان ساڵ بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر تۆمەتەکانی ئازاد کرا. بەردەوامی دەست بە سەرکران و مەترسی لەسەر گیانی بەندکراوێک لە زندانی تاران. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەمیر حسێن باقری عەلەویجا چالاکی خوێندکاری سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 74 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 11 جۆزەردانی 1405 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە لە پارێزگای ئیسفەهان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسا کە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر ئەو دەست بە سەرکراوە نییە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراوە. گواستنەوەی بەندکراوێک بۆ زندانی ئێڤین. بە پێی دوایین هەواڵەکان غەزەل یوسفی یەکێک لە دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیە سەراسەریەکانی بە فەرمانبەری 1404 پاش کۆتایهاتنی ماوەی مورەخەسیەکەی بۆ زندانی ئێڤین گەڕایەوە. بە پێی زانیاریە گەیشتوەکان غەزەل یوسفی کە 21 پوشپەڕ لە زندانی ئێڤین مورەخەسی دەرمانی پێدرا بوو ڕۆژی هەینی 26 پوشپەڕ پاشتاوبوونی ماوەی مورەخەسی دووبارە بۆ زیندانە گەڕایەوە. سەرچاوەیەکی ئاگادار و نزیک لە خێزانی ئەم زندانیە سیاسی ئاماژەی بەوە کردووە کە سەرڕای ئەوەی کاتی ئازادبوونی مەرجداری غەزەل یوسفی پێیان ڕاگەیاندراوە دادسانی گشتی داواکاری ئازادبوونی بە مەرج و هەروەها داواکاری ناوبراوی بۆ تەواوکردنی ماوەی سزاکەی لە دەرەوەی زیندان لە ژێر چاودێری سیستەمی پابەندی ئەلکترۆنی ڕەت کردوێتەوە. بەردومانکردنی ژێرخانە مخابەراتیەکانی ئێران و گیان لە دەستدانی خەڵکی مەدەنی بەهۆی هێرشەکانی ئەمریکاوە. بە پێی راپۆرتە ناوخۆیەکان لە درێژەی گەرشی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە مانگی پشپەردا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان برینداریان گیانیان لەدەستداوە. بە پێی ئەو راپۆرتە بەهۆی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی زیاتر لە 500 کەس بریندار و 50 کەس گیانیان لەدەستداوە کە ژمارەیەک لەو کەسانە ژنە و منداڵی تەمەن ژێر 18 ساڵ بوون. هەروەها لە درێژەی ئەو هێرشانەدا زیاتر لە 116 بنکەی مخابەراتی بە ئامانجگیراون کە بۆ هۆیەوە پەیوەندی بە موبایل و ئینتەرنێتی باکووری پارێزگای بەندەر عەباس تووشی کێشە بووە. ڕادەستکردنی تەرمی 8 هاوڵاتی بەلوچ لە پارێزگای بەلوچستان ڕۆژی سێشەمە 23 پوشپەڕی 1405 هەتاوی چەندین هەفتە چاوەڕوانی 8 خێزانی بەلوچ دوانیان تەرمیان لامانی بنەماڵەکانیان وەربگرنەوە. بە پێی دوایین زانیاریەکان ئەو 8 هاوڵاتیە بەناوەکانی محەممەد عومەر نەهاتانی، جەلیل نەهاتانی، ئیقبال ڕیگی، بەلال ڕاستار ڕەوشت و جەمشید عەلی زەهی، عەبدوڵ ڕەحمان قەنبەرزەهی
تەیب قەنبەرزەهی و عەیدوو قەنبەرزەهی لە ئۆپراسیۆنە زەمینیەکانی سوپای پاسداران لە ناوچەکانی شارەوان تەفتان و شەهرودار بە تەقەی ڕاستەوخۆ و بێسەروبەرەی هێزەکانی ڕژیم کوژراون. گیان لە دەزان و برینداربوونی سێ کرێکار لە نەیشابوور بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار. بە پێی راپۆرتی گەیشتوو بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار سێ کرێکار لە شاری نەیشابوور تووشی ڕووداوی کار بوون و لە ئەنجامدا کرێکارێک گیانی لەدەستدا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سێ کرێکاری بیناسازی لە شاری نەیشابوور بەهۆی ڕووخانی بەشێک لە دیواری بینایەک بە سەختی بریندار و کرێکارێک پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. شانی باسە کە لە ساڵی ڕابردوودا بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و بایەخنەدانی بە پرسەنی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی کرێکاران زیاتر لە 5,000 کرێکار تووشی ڕووداوی کار بوون و 586 کرێکار گیانیان لەدەستداوە. قەیرانی نەبوونی ئاوی خواردنەوە بۆ زیاتر لە 20 گوند بەهۆی هێرشەکانی ئەمریکاوە. بەهۆی هێرشەکانی بەیانی ڕۆژی ڕابردوو دامەزراوەی ئاو و خاوێنکەرەوەی گوندی بوونجی لە ڕۆژاوای شارستانی جاسک بە تەواوی لە ناوچووە و دابینکردنی ئاوی خواردن بۆ نزیکەی 10,000 کەس لە 20 گوندی ناوچەکە تووشی کێشە بووە. بە وتەی عەبدولحەمید حەمزەپور بەڕێوەبەری گشتی شیرکەتی ئاو و ئاوەڕۆی پارێزگای هۆرمزگان دامەزراوەی ئاو و خاوێنکەرەوەی گوندی بوونجی کە لە ڕۆژ ئاوای شارستانی جاسک هەڵکەوتووە لە ئەنجامی هێرشەکانی بەرەبەیانی ڕۆژی ڕابردوودا بە تەواوی لە ناوچووە. بە وتەی ناوبراو پاژەم ڕووداوە دابینکردنی ئاوی خواردن بۆ 20 گوندی ڕۆژاوی شارستانی جاسک کە نزیکەی 10,000 دانیشتوانی هەیە تووشی کێشە بووە. مەترسی لە سێدارەدانی هاوڵاتیەک لە شاری ئیسفاهان. بە وتەی سەرچاوەگادارەکان مەترسی جددی لە سێدارەدانی یەکێک لە دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار لە شاری ئیسفاهان لە ئارادایە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بۆ دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی عیرفان ئیسفەندیاری تەمەن 19 ساڵ و دانیشتووی شاری ئیسفاهان هاوکات لەگەڵ ناڕزایەتیە سەرتاسەریەکانی مانگی بەفرانبار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان لە پەیوەندی لەگەڵ دۆسەی مەیدانی عەلیخانی شاری ئیسفاهان بە تۆمەتی محارەبە و شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم حکمی سێداری بەسەردا سەپێنرا. شایانی باسە کە ناوبراو ڕێکەوتی 27 پوشپەڕی 1405 هەتاوی هاوکات لەگەڵ 12 بەندکراوی سیاسی دیکەی ڕاگیرە و لە زیندانی دەستگردی ئیسفاهان ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. هێرشی درۆنی ئوکراین بۆ سەر رووسیا و کوژانی 8 شارومەندی ڕووسی. ڕۆژی شەمە 27 پوشپەڕی 1405 هەتاوی ئەرتەشی ئوکراین بە چەندین درۆنی انتحاری چەند بنکەیەکی بازرگانی لە مۆسکۆ و تامبۆڤ بە ئامانجگرت. بە پێی راپۆرتەکان لە ئەنجامی ئەو هێرشە دوو ئەنباری پەیوەندیدار بە کۆمپانیای وایلد بریز بە ئامانجگیراون و بۆ هۆیەوە 8 کرێکاری ئەو بنکەیە گیانیان لەدەستداوە و هەروەها ئەگرێکی بەفراوان کەوتەوە لە ناوچەکەدا. جێگای ئاماژەیە کە ئۆکراین لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ژێرخانە نەوتیەکانی ڕووسیای بردومان کردووە و ڕووسیای تووشی قەیرانی سوتەمەنی کردووە. کوژرانی دوو سەربازی ئەمریکی بەهۆی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئوردن دوایین هەواڵ. بە پێی دوایین هەواڵەکان فەرماندەی گەشتی ئەرتەشی ئەمریکا سنتکام ڕایگەیاندووە کە ڕۆژی شەمە 27 پوشپەڕی 1405 هەتاوی بەهۆی هێرشی درۆنی کۆماری ئیسلامی بۆ سەر ئوردن و دوو سەربازی ئەمریکی کوژراون. بە وتەی ناوەندی فەرماندەی ئەرتەشی ئەمریکا بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە ئوردن سەرڕای کوژانی دوو سەربازی ئەمریکی 4 سەربازی دیکەش بە سەختی بریندار و هەروەها سەربازێکی دیکە هێشتا نەدۆزراوەتەوە. شایانی باسە کە سەرۆکۆماری ئەمریکا بەهۆی ئەم هێرشەی ڕژێمەوە بڕیاری پەرەپێدانی شەڕی لەگەڵ ئێراندا و هەروەها بەرفراوانکردنی هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی و ژێرخانەکانی ژیانی لە ئێران داوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتانم پێشکەش کرد. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەن.